ناوم حاجی بەهادینی ئیبراهیم محەیدینی مەڵکەنیم تقریبا نزیکی 40 ساڵێکە بێ لەم پیشەیە تاکو ئێستا بەردەوامم. هەر لە بیدایەتەوە کە دەستم کردو بە پیشەیە هەڵبژاردننی پێڵاوم هەڵبژاردووە کە سەنعاتێکی زۆر 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 چاک بووە. یەکێک لەوانە کە یەکەم وەکالەت بووم لە عێراقا وەکالەتی شەریکەی ڕیڤانم هەبوو. کەس تەنها لە عێراقا بەس من یان بە من وەکالەت پاش 3 ساڵ تەجروبە اینجا وەکالەتەکەیان نامێ. ئیتر لە دوای ئەوە کە عێراق ئەم بەسەرهاتی بەسەرهاو ئیتر ڕێگای تورکیامان هەڵبژارد. ڕێگای تورکیاش ئێستا تاکو ئەم دەقەیە پەیوەستم بە دوو شەریکەوە، شەریکەی ئەرارسان کە بە دوو ناوی جیاواز پێڵاوەکان دەرەکا بە ناوی بینارت و ئەراربێ. ئەم شەریکەیە تەوەسوعێکی چاکمان پێیا من هەر لە بیدایەتەوە کە لەگەڵ یابووم نەناسراو بوو من ناسانم بە عێراقا لەگەڵ برادێکم لە هەولێرا پێکەوە هانیمان و گرنگیمان پێیا چ لە هەڵبژاردننی مۆدێلە چ لە اختیارە. ئێستا شەریکەیەکی تری شمانیوە لە عێراقا شەریکەی مارکۆمینە ئەویش وەکالەتم هەیە لە عێراقا. خۆی یەک موشکیلە هەیە لە هەڵبژاردننی پێڵاوە کەسەکان کەیەنە دوکان داوای پێڵاوی بەرزەکە نەڵێن پێڵاوی زۆر چاکەیە کە ئێمە پیشانیان ئەین لە دوایە نرخەکەی ئەپرسێ ئەکەوێتە مووقیفێکی حەریجەوە پێی ناخۆشە ئەڵێ گرانە زۆر گرانە. بەڵام ئەو وەختە ئەو کەسە بەراوردی چاکی و خراپی لە پێڵاوە ناکە لە چەرمی سەناعی لەگەڵ چەرمی سروشتیە. ئەمە گەورەترین کێشەیە بۆ ئێمە نرخ. اینجا ئێمە تا نرخ هەرزان بێ ڕبح زیاترەکە. ئێستا پێڵاوێکی چەرمێکی سەناعی بفرۆشە بە 15,000 بە 20,000 ڕبحی زیاترە وەک لە پێڵاوێک کە ئێمە فرۆشین بە 80,000 ڕبحی زیاترە. ئێمە بە ڕبحێکی کەم نەک خۆم کە ئەو پیشێم هەیە ئەو شەریکەیەم هەیە ئەو شەریکەی من ئەدرێ بە چەند دوکانێکی کەش شەریکەی ئەراسان ئەیفرۆشن بە عینەن نرخ ئەگەر بێت و ئەو نرخەی من گران بێ ئەوان ئەتوانن بە هەرزانتر بیفرۆشن یا ئەگەر ئەوان گران بیان من ئەتوانم وەکو وەکیلێک بە هەرزانتر بفرۆشم لەبەرەوەی ڕبحێکی کەم ئەخرێتە سەری بۆی خەڵک ئیسفادەی لێکە ئەو نرخەی پێەیە سی ئەوەنەی ئەو نرخە ئیسفادەی لێەکە چ لە مرتاحی چ لە جلت چ لە بۆنی قاچ ئەمانە دەورێکی سەرەکیە بینن هیوادارم خەڵک ئەم زانیاریانە پەیڕۆ بکە. خۆی بۆنی قاچ لە چیوەیە هەیە نەخۆشی پێستی هەیە هەشە بە پێی پێڵاوەکەی ئەو پێڵاوە بەکارهێنێ چرم نییە کە چرم نەبوو ناوەکەی مشەمایە کە قاچی تێکا قاچی دووجار مروری زەمنێک یعنی وەکو چۆن لە بەیانی و تانی ئۆڕۆیا تا ئێوارە لە پێی کرد ئێمە وەکو ئەوروپانین بڵین جۆری پێڵاو جیاواز لە پێکەین لە بەیانی و پێڵاوە لە پێمانەیە تا ئێوارە ئەو کەسە کە یەتەوە بۆ ماڵەوە بۆنی قاچیت بۆنی گۆرەیەکەی ئەبێ گۆرەکەی بشوە و قاچیشی بشوە لەبەرەوە بێ پێڵاوێک بەکاربهێنێ ناوی کاملی هەمووی چرم بێ کە ناوی هەمووی کاملی چرم بوو بۆنی قاچ ئەگەر پێستی قاچی نەخۆشی نەبوو قەت بۆنی قاچی نە. پێڵاو هەڵبژاردن لە بینی چەرمی سەناعی و چەرمی طەبیعیە ئەبێ خەڵک زانیاری هەبێ. ئێستا زۆر دوونەڵێن ئەمە چەرمی سەناعیە ئەم چەرمی سەناعیە کە لە پێیەکە ئەم چەرمی سەناعیە جیاوازی چییە لەگەڵ جەرمی طەبیعیە. چەرمی سەناعی یەکەم بەبۆن ئەمە مادەیەکی کیمیاییە. ئەم چەرمی سەناعیە لە ساڵی 1845 کەسێکی کیمیایی کە پیشەی کیمیایی بوو دروستی کرد لە ساڵی 1960 تەتەوری پێرا بە جلد بە چەرمێکی سەناعی ئیتر کرا بە پێڵاو لەوە هاوکابرایکی ئەڵمانی بوو ئەو چەرمەی دۆزیەوە ئەمانە بە مەتر ئەوە بە قەدەمە ئەمە بە قەدەمە فرۆشتێ. ئێستا ئەمە هەمووی چەرمی طەبیعیە بە ئەلوانەکانیەتی. ئەم چەرمانە ئەگەر بێت و دەستێکی پێوەی جلدەکە
جلدەکە جیاوازە بێ حرەکاتی پێڵاوەکەی لەم شوێنی جلدەیە بەڵام ئەم یەک ئاستاها هیچ حرەکاتێکی جلدی تیا وجود نییە. اینجا ئەگەر هات و شقاتە بەی لەمە ئاگرێکی پێوەی ئەمە ناسووتێ ئەگەر شێوەی سووتانەکەی تێبێ یەکسەر بۆنێک دروزە بێ وەکو بۆنێکی قژی سووتاو بەڵام ئەمە ئەگەر هات و شقاتەی لێ ئاگرێکی چرخێکی لێ یەکسەر ئەسووتێ. ئەمانە هەیە لە بینی پێڵاوی سەناعی و اینجا ئەمە لە مروری زەمنێکە کە لە پێیەکەی بۆ قاچ بە هیچ جۆرێ بۆن ناکە. وەرزی هاوین ئەبێ ئەم پێڵاوانە بێ ئەم پێڵاوانە نەرمە بۆ کەسێک کە لە پێکە ئێستان پێڵاوها چی لەکەی لیکە فەرمو ئەوە نووسانمەتەوە ئەو چەرمەوەکو خۆیەتی ئەگەڕێتەوە بۆ خۆی ئەمە لە بناو لە سەنعاتی چەرمەکەشە تەخلیفی ناوی بەتانەکەی کەمترە لەبەرەوەی ئەمە بۆ کەسێ حتا طبی بێ ئەمەی لاپەسەندترە وەک لە پێڵاوێکی تر چکە ئێمە ئەم شەریکەیە لە هەموو بوارەکانە ئیشی هەیە ئیشی پێڵاویە چ ڕسمی بێ چ شێوەی کالەیی بێ چ ئەعتیادی بێ چ سپۆرت بێ ئەمانە هەمووی ئێمە هەموو شتێک بەردەستە لە بەردەستی ئێمەیە چکە من شەریکەیەک هەڵەبژێرم کە لە هەموو بوارەکانە نوقسانی نەبێ هیچ شتێکی تیا نەبێ نوقسان بێ کە وتی پێڵاوی طبی مەوێ پێڵاوی طبی بەمێ کە بێوتی پێڵاوێکی ڕسمیمەیە پێڵاوی ڕسمیم هەیە خۆی بۆ ئەو کەسانی کە پیشان چ دکتۆر چ دەلاک ئەبێ پێڵاوی زیاتر لەگەڵ پێڵاوی طبی لە پێکەن پێڵاوی طبیش اختیاری چییە؟ اختیاری ئەو کەسە نەبێ بیر لە جوانی بکاتەوە ئەبێ بیر لە سەحەتی خۆی بکاتەوە جاو پێڵاوانەش چییە؟ پێڵاوی طبیە پێڵاوی طبیش کەمێک دیزاینەکەی جوان نییە لەبەرەوە ئێمە گەورەترین کێشەمانە کەسێکە ئێستا دوێ فەقراتێتی ئەڵێ پێڵاوی طبیم بەرێ پێڵاوی طبی ئەڵێوە ناشرینە ئەڵێن کاکە ئەو پێڵاوی طبی ئەڵێ لە پێڵاوی لەسەر ئەم دیزاینانە ئەوێ نابێت لەسەر ئەو دیزاینە پێڵاوی طبیە بێ پێڵاوەکە هەیە بنەکە سووکە بەس ستەندەر نییە بڵێ طبی بێ بەڵام ستەندەر طبی بە دەرەجاتە هەیە طبی لە 160 لە 170 لە 130 بەپێی ئەوە ئەگۆڕێ کەسەکە لێ من لەوە مرتاحم لەوە مرتاحە کەیفی خۆیەتی المهم خۆی مرتاح بێ بەڵام بۆ کەسێک کە دەلاک بێ کە کەسێک دکتۆر بێ لە بەیانیەوە تا ئێوارە ئەم پێڵاوە لە پێەتی لە ئیشەکەی بێ ئەبێ پێڵاوەکەی طبی بێ پێڵاوێکی بنی مەتاتی بێ ناوکەفێکی کەمێک ئەسووری تیا بێ چونکە پێڵاوی طبی جیاوازیەک ئەکرێ چ لە بنە چ لە ناوکەفە هەردووکی دەور ئەبینێ بۆ طبی خۆی پێڵاو ئەگەر بتەوێ پێڵاوی فێنک هەیە مشەبەکە کونکونی تایە هەیە هەر هینەکەی تەغلیب نییە بە چەرم هەر چەند مەتەبیعەکەی خۆیەتی ئەوانە بۆ بەهار بۆ هاوین خۆشە بەڵام بۆ کەسێک کە بێوێ کالەش هەیە کالەش بۆ لە پێکردن بۆ زیاتر ڕۆشتن کەسێک کە بەردەوام ئەڕوا یا سەفەرەکە ئەبێ یا ئەو پێڵاوە طبیانە بکڕێ یا پێڵاوی کالە لە پێکە. تا بەنیسبەت پێڵاوی طبیەوە کە کەسێک اختیارەکە ئێستا ئەم پێڵاوە ئەمە بنەکەیەتی ئەم مادەی تایە هینێکی طبیە ئەکرێتە ناو پێڵاوەکە بۆ ئیسراحەتی پێ خۆی ئەمە ئەم پێڵاوەیە بەداخەوە ئەم پێڵاوە بە دووکەرتی شەم بوو لەتمان کردبوو بۆی ناو جۆری پێڵاوەکە هەمووی ببینێت ئەم پێڵاوە من ناوکەفێکی تایە ئەوە تەنەفوسی هەوایەکەیە ئەو تەنەفوسی هەواییە ئیشارەت بۆ ئیسلاحەتی پێڵاوەیە بۆ پاژنەی پێی ئیتر ئەو کەسانە ئەمانە هەڵەگەن شەرتی ئەساسیش نییە و تەنەفوسەی هەواییە لێرە کە ئەمەیتیایە بەڵێنتیای بێ جاری وایە بنەکە مرتاحە جاری وایە ئەم بنە ڕقە شەرتی ئەساسی ئەوە نییە بڵێ ئەو بنەینە ناوکەفەکە طبیە ئەو ناوکەفە ئیسلاحەت بە قاجەیە لەبەرەوە هەڵبژاردننی دوو ئیختیار هەیە ئیترش کامێکیان ئیسلاحەت بوو بۆ بەدەنی ئەو کەسە ئەبێ ئەوە هەڵبژێرێ هەش کاتێکە پێڵاو کەسێکە ئیختیاری کرد لە دوکانایەت جا دایم قاچی ڕاز لەگەڵ قاچی چەپا جیاوازی هەیە وەکو تەجروبەی ئێمە کە کردومانە لە دوکانە ئەکسەرەتی کەسەکان قاچی چەپیان تەسکترە لە قاچی ڕاستیان لەبەرەوە کە اختیارەکە ئەبێ هەوڵ با بەو قاچی کە
ئیسلاحەتە پێی ئەبۆ هەڵبژێرە نەک بڵێ ئەم تاکەم گەورەی ئەم تاکەم تەسکە ئەبێ هەڵبژاردننی پێڵاو وابێ نابێ هەردووکی جاری وایە اینجا لە پێشە جاری وایە دەرچوونی پێڵاو لە پێیان لە نوکە جاری وایە ئەو کەسە قاچی پانە ئەبێ پێڵاوێکی پان هەڵبژێرێ نەک پێڵاوێکی نوک باریک هەڵبژێرێت و پێشەکەی بۆشایی زۆرە بێ ئەڵە و پێشایەکەی زۆرە تۆ ئیختیاری ئەو پێڵاو نوکباریکە هەڵبژاردو بە دەست من نییە ئەبێ پێڵاوێکی پان هەڵبژێرێ اینجا لە پێڵاویشە ئەگەر هاتوو ئەو کەسە جاریوا مشکلەمان بۆ دروزە بێ کەسەکەی کڕێ یەتەوە بۆ دوکانمان ئەڵێ قاچم ئەمەی گرتووە پەنجەمی گرتووە تڵۆقی کردووە یا پشتی پێی گرتووە هەچ کاتێ پێڵاو پێش ئەوەی قاچە بگرێ ئەبێ یەکسەر پێڵاوەکە داکەنیت چ شێ بکە عەمەلی سورعەت کە خۆی بیکا شەخسەکە خۆی ئەگەر هاتوو ئەم پاژنەی پێی یای لە پێستی قاچی زانی بریناریەکە زانی عەزیەتیە یەکسەر پێڵاوەکە داکەنیە هەر لەسەر جادە لە شوێنێکە مەقەبایە بنووسێنێتەوە بیخاتە ئێرەی کە خستی ئێرەی قاچی بەرزە بێتەوە ئەم ئاسی کە ئەیا لە پێستی قاچەکەی بەرزە بێتەوە کەوابێ نایە لەو شوێنە ئەوە حەلا بۆ ماوەی 2 ڕۆژ ئەو مەقەبایە ئەستوری داینێ لە ژێر پێکەی ئیتر ئەو مەقەبایە لە ژێریا بێت 2 ڕۆژ لە پێی بێ و مەقەباکە دەبێنێ و فڕێ بێ ئیتر چاگە بێ ئەگەر هاتوو ئەم ئاستەی تەسک بوو نوکی پەنجە بە هیچ جۆرێک پێڵاو بکڕێ کەسێک نوکی پەنجەی تەسک بوو نابێ بیبە بەس ئەم ئاستەی چارەسەر هەیە ئەم ئاسی چارەسەر لە چیایە بێنە پەنگوینێک بێنێ بیخاتە ناو پێڵاوەکەوە ئەوە بیخاتە ناو پێڵاوەکەوە جوان جوان بیخاتە ناو پێڵاوەکەی ئەمە پڕکا لە ئاو ئەمە پڕکا لە ئاو کە چووە ئاوی تێکرد قەپاتی کرد تاکوم ئاستەی بیخاتە منجەمیدەوە کە خستێ منجەمیدەوە چەرمی طەبیعی یەک سیفاتی هەیە بە زستان تەوەسع ئەبێ گەورە ئەبێ ئەگەر لە پێتا بێ ڕوتوبەتی لێبا گەورە ئەبێ بە هاوین بچووکە بێتەوە بە هیچ جۆرێک هەچ کەسێک پێڵاوی کڕی نابێت لە سنووقی سیارە لەبەر هەتاوە پێڵاوی چەرم دابنێ چکە پێڵاوی چەرم لەبەر هەتاوە داینی بچووکە بێتەوە لەبەر شێدار و دەرەوە ئەگەر ڕوتوبەت بێ قەی ناکە بەس بۆ هەتاو نابێ بە هیچ جۆرە پێڵاوی چەرم دابنێ اینجا ئەم پێڵاوە کە خستی ئەوێ بۆ ماوەی شەوێک 24 ساعتە لە ناو منجەمیدەیە بێ ئیتی کە دەری هانی بوو بە سەوەڵ ئەتوانێ یەکسەر دەری بێنێ و ئەمە ڕوتوبەتی هەیە یەکسەر لە پێیکە بۆ ماوەی 2 ڕۆژ ئەویش تەوەسعی پێدە ئەتوانێ هەر ئاوەش بە ساغیبی خاتە فرێزەری سەلاجە داینێ و هەر ئاوە دەری بێنە و لە پێیکە ئەمە بۆ ئەوە ئەگەر هاتوو ئەم ئاستەی هەیە قاچی پێشی پێی بەرزە ئەم پێشی پێی ئەگەر بەرز بوو بێدە بەیەکی ئاو لە ئەمە نا سادی هەیە لەمە گەورەترە میخاتە ناو ئەمەوە ئاوا زەختی لێکە کە زەختی لێ کرد بەرەبەرە ئەمە بەرزە بێتەوە ئەم بەرز بۆ ئەمە ێسامە من بیکە مەماچێتە ناو پێڵاوەکە بەڵام ئەو کە لەمە گەورەترە ئەچێتە سەر ئاستی ئەمە کەوا بێمە زەختی لێکە ها ئاوا بەرزە بێتەوە کە ئەوە بەرز بووە لە منجەمیدایدانا ئیتر ئەمە کشانێکی کەمێکی تێچێ ئیتر ئەو وەختە بۆ ئەو پێی کە پێشی بەرزە مرتاحە بێ ئیتر ئەمە دەربێنێتەوە اعتیادیە بێ پێڵاوەکەی ئێمە بەداخەوە خەڵکانێک کە هێنە دوکانەکە سعرەکە بینن ئەکەونە گومانەوە یا ئەڵین وەکالەتی شەریکەمان هەیە ئەم شتە باوە لە ناو سلێمانیە کە ئەڵێن کارەبایە کەسێک هەیە تاجرە چێ کارەبایە دروستەکە بۆ ماوەی 24 ساعات و ئیتر خراپە بێ ئیتر بۆ لەو ڕوانگەوە لە ئێمە تێگەن من 40 ساڵە پێڵاوم هەیە لەم بوارەی ئیژەکەم لەخوا بەزیابێ هیچ شەریکەیەکم نهانیوە هەر شەریکەیەکم بزانم لە کەدارم ئەکاشتمەکەت وازم لێنەوە شەریکە هەبووە وکالەتم هەبووە ئیشەکەی خراپ کردووە بنەکەی تەقیوە شمعی منی پێشکانووە یەکسەر شەریکەکە هەموویم فرۆشۆ بە هەرزان دانشکانووە 3 دەفتەر بۆ 4 دەفتەرم زەرەر کردووە لە پێناوی خەڵکەکە کە شتێکی خراپ نەکڕێ اینجا هەڵبژاردننی شەریکە جیاوازە لەگەڵ شتێکەیە ئەم هەڵبژاردننی ئەم کوالیەتی کاڵێ بژێنی کوالیەتێکە لە هەموو ئەستەمبوڵە
بەناوبانگە. ئێستا من خۆم پێڵاوێکم لە پیایە ئەوە بۆ نزیکەی 6 مانگ بۆ 7 مانگ زیاتر ئەبێ تەجروبەیە لەژێر تەجروبەیە بۆ بنەکەی بزانم کوالێتی ئەو بنە دروستە بە تەقینی بە ڕۆشتنی بە ئەمەیە. من بەو شێوازە ئیژەکەم حتا لە دیزایانی شاکچم بۆ شەریکە من خۆم لە بەیانی لە سعات 9 لە شەریکەم تا ساعت 8 ئێوارە. من تورکیا ئێستاش منتیقەکانی تورکیا شارەزانیم ئیلا لە شەریکە بۆ ئوتێل بۆ شەریکە. من ئیژەکەم لە پێناوی خەڵکە اینجا شەڕیژەکەم لە پێناوی دۆلارێکە بەس بۆی بۆ خەڵکەکە بە دۆلارێکم تر پێی بفرۆشم. اینجا جاریوە خەڵکی ژەڵێ ئەمڕۆی کڕێ بە نرخێک بەیانە بێ بە نرخێکی کەمانی چکە ئەڵێ تۆ بۆ گرانێ کردووە. ئێمە ئەم پیشەی ئێمە زۆر ناخۆشە لە تورکیا ئێمە بە دۆلاری کڕین بە دۆلار بەرزە بێتەوە کە بەرز بۆەوە دەسەڵاتی منیتیانە. ئیتر ئەم خەڵکە ئیتر ئەوێ کە 2 ساڵ لەمەوە پێش بە 50,000 کردوێتی ئەوێ ئەرعینە شت هەموو شتێک باوەڕی پێەکە مەوادی غذایی بچێ بە گران بیکڕێ بەس بۆ پێڵاوەکە کە بە 2 ساڵ 3 ساڵ لە پێیەکە پێمەڵێ گرانجانی نازانێکە لە تورکیا شت گران بووە. ئێمە بەپی کڕین شت ئەفرۆشین ئەگینا تا گران بێ ئێمە دەزمایەمان زیاترە ڕبحمان کەمتریشە. خۆی کە ئەڵێن پێڵاوی ئیتالی گرنگە لەبەر پێستەکەیەتی پێستی ئیتالی. ئێمە جاران من لە ساڵی هەشتاکانە کە پێڵاوی عێراقیم هەبوو شەریکەی ڕیڤانم هەبوو باشترین چرم لە عالەمە پێستی عێراقی بوو کە پێستەکە لە کێ دروستەکە لە مووسڵ دەباخەی حاجی هەیثەم بوو ئەو باشترین دەباخە بوو لە هەموو تورکیایە لە هەموو عێراقا بەکاری ئەهانی. اینجا ئاماژەش بە پێڵاوی چرم لە ئەنواعی پێست دروستەکە پێستی حیوان ئەمە یەکێکە لەو پێستانەی کە گرانترین چرمە. ئەمە پێستی مارە. ئەم پێستی مارە لە هەموو پێستێک گرنگترە چ بۆ جانتا چ بۆ پێڵاو. جا ئێستا ئەمە پێستی مارە بنەکەشی هەر لە پێست دروست دەکرێ. ئیتر ئەمە هانیمان وەکو نمونە ینی وەکو شتێک بۆی خەڵکەکە جیاوازی فەرقی ئەوە بزانێت لە بینی چەرمی مانگا و چەرمی بزن و چەرمی تیمساح چەرمی تیمساح و چەرمی مار لە هەموو چێک گرانترن. نرخی جۆری کەوتووە. اینجا ئێسامە 200 دۆلارە. ئەمە لە تورکیایە 650 دۆلارە. فەرقەکە لە دوکانناریە. ئەو دوکاننارە چۆن ئێستا و پێڵاوانەی کە ئێمەش ئەیفرۆشینە و مارکەیە ئێمە لە تورکیا هیچ کەسێک بچێ حەزەکە ناونیشانی عینێ لە هەموو مۆڵەکانە ئەو پێڵاوانەی ئێمە بەردەستە بەس بە ناوی ترەوە بە ناوی خوازراوی دوکانەکە خۆیەوە بچێ لەوێ بیکڕێ من بە 50 دۆلار کەمتر لەو ئێمەیە. خەڵک کە ئەوەی پێڵەی باوەڕە پێ ناکە بەڵام من حەزەکەم خەڵک بێت تەسویری مۆدلەکانی من بکە و بچێ بۆ مۆڵەکانی تورکیا بیبینێ لە هەموو مۆڵەکانی تورکیا پێڵاوی من بەردەستە. ئێمە ڕێنماییمان بۆ مشتریەکانمان ئەوەیە کاڵبژاردننی پێڵاویان کرد کە پرسیارمان لێەکەن ئەڵەن پێڵاوێکمان بۆ ئیختیارکە. ئیتر ئێمە ئاڵین جارێت تۆ چ دیزایینێکە بەدەڵە چ شێوازێکە بەدەڵە پرسیاری لەکەین ئەو وەختە بۆی اختیارەکەین. ئەگەر تووبی بێ تووبی بۆ اختیارەکەین ئیتر ناچینە سەر ڕسمیات. ئەگەر بۆ قاتی بێ بۆ قاتی بۆ هەڵبژێنین بۆچی دەوێت ڕەنگی قاتەکە و چۆنە و چۆنیە وەختە ڕەنگەکەی پێڵێن ئیتر ئەو ئێمە بە پێی پیشەکەی خۆمان زانیاریمان هەیە اختیارەکەین بۆ کەسەکە. ئیتر جارێک کەسەکە زۆر کەسەیە بە اختیاری ئێمە پێڵاوەکە هەڵبژێرێ وەکو پیشەکە ئێمە چەند ساڵە لەم پیشین هیواشە یەتە دوکانەکە پێڵاوەکە پێڵین ئەو پێڵاوە تەسکە لە پێتا مەی بە ئەڵێ نا من خۆم حەزەکەم لە پێما گەورە بێ لە پێیەکە تۆ مرتاحی نایەتی مێشکی مرتاح نەبێت تووشە عەسابت دەکا ئیسفادەی چییە بڵێ گەورە ئەبێ بە مانگێک بە دوو مانگ تەحمولی ئەو عەزابە ئەەکەیت هەیە تەحمولەکە هەشتە تەحمل ناکە. لەبەرەوە ئێمە ڕێنمایەکە ئین بە خەڵکەکە ئیتر خەڵکەکە قەناعەتمان پێکە قەناعەت ناکە ئەوە شەخسەکە خۆیەکەوێت.